سەرەتاکانی بەگەڕخستنی دنیای نائاگا بەم شێوازەیە. یەکەمیان هەوڵ بە چێژ بخەرە پاڵ مەعریفە. ئەویش چۆن؟ سەعیەکەی بیهێنە پێشچاوی خۆت چەند خۆشە کاتێ لە خۆت ئەپرسیتەوە و ئەیزانیت. ئیحساسی ئەوە بکە لە ئێستا، یعنی لە ناختە، لە پێستە، لە ناو ماسوولکەکانتە، لە ناو جسمتە، ئیحساس بەو ئیفتیخار و شانازی و دڵخۆشیە بکە کاتێکە لە ئیمتیحانیەتەوە تۆ ئەیزانیت. چێژی مەعریفە وای کردووە کە زۆر کەس زانیاری بە خێرایی وەرگرێ. کاتێ حەزی لە بوارێکە، زۆر کەس لەوە چێ ڕۆمانی سینۆهی خوێندبێتەوە 1024 لاپەڕێ، بەڵام ئەوەی کە چۆتە ناو قوڵای ڕۆمانەکە حەز ناکە کتێبەکە دابنێ 1024 لاپەڕە، بەڵام هەرم کەسە لەوە چێ تااقەتی نەبوو بێ پەڕێکی ئەحیا بخوێنێتەوە. مەسەلەکە ئەوە نییە ئەمە ڕۆمانەوە واحەیە، مەسەلەکە ئەوەیە ئێمە بە شێوەیەکی طەبیعی مێشکمان پرۆگرام کراوە لەسەرەوەی حەزکەین بزانین فڵان کەس چی لێ بەسەرێ. مرۆڤ وەکو وتم ئەگەر نەیتوانیم بە گۆشتێر بخوا خۆ بە نانەڕەقە تێرەخوا. ئەگەر بگەڕینەوە بۆ ئەمەش ئەزانین کاتێ مرۆڤێک حەز ناکا بزانێ بابەتە زیندەزانیەکە چییە، کیمیاکە چییە، ئەحیاکە چییە، ئەو مۆزوع عەرەبیە بۆ وای لێ هاتووە، ئەم بابەتە ئینگلیزیە بۆ وای لێ هاتووە، ئەم پرسیارە بیرکارێ بۆ. ئەگەر ئەم حەزە و نەماوە ئەوە دڵنیا بە ئەوە خەلەلێک هەیە. خۆ ئەگەر یەکێ نانەڕەقەکەش بخوا تێرە بێت، بەڵام کام تێر بوون. بۆیە پێویستە ئێمە چێژ بخەینەوە پاڵ ئەوەی کاتێ شتەکان ئەزانین. خۆت هەمیشە بێنەرە پێشچاو، ئێستا ساڵی 2020ە و تۆ ئینگلیزی و عەرەبیەکی باشە زانی. خۆت بهێنە پێشچاوی خۆت، ئێستا مانگی 8 و دەرەجەکانە وەرگرتووەتەوە هەمووی 92%. وەرگرتنی مەعریفە و فێربوونی زانیاری و شتزانین پێویستە ئەم ئیحساسی لەگەڵا بێ، حەزکەی لەناو ماسوولکەکانی لەشتا ئیحساس بە گۆڕانکاریە بکەی کاتێک شتێک ئەزانی. و ئازاری نەزانین طبعاً ئەوەی کە ڕەفتاری مرۆڤ ئاراستەکە بەپێی سایکۆلۆژیا یان بۆ بەدەستهێنانی لەزەتە یا بۆ ڕاکردنە لە ئازار. کاتێک ئێمە مەعریفە و معلوماتە هێنین، یەکسەر ئەو ڕۆژانەمان بیرەکەوێتەوە کە دنیا سارد بوو، لە ژوورێکی تاریکە سەعیمانە کرد، واتە ئیحساسی ناخۆشمان یایە پاڵ کتێب. بەڵام بۆ حەلی ئەم قەزیە ئەبێ بچین بۆ ئایندە. شتێکمان هەیە لە NLP بۆ چارەسەری زۆر لە کێشە نەفسیەکان بەکاری ئەهێنین. ئەویش چییە؟ پێوترێت تایملاین ثێراپی، واتە چارەسەر بە هێڵی کات. ئەگەر ئەتەوێ ئێستا ئیحساست بگۆڕێ، بە خەیاڵ بچۆ بۆ 5 ساڵی تر، کاتێ شتەکە ئەزانیت ئیحساسەکەی ئێستا ئەگۆڕێت. بە خەیاڵ بچۆ بۆ 10 ساڵی تر، کاتێک کە تۆ کتێبێکە نووسیوە لە خەیاڵەکەتە نەفەرێکی خوێنێتەوە لە بەڕاستی ئیسفادەم کرد. ئیحساسێک دروستکە کە ئەمڕۆ خۆش بێ فێر ببیت. کە فۆتۆڕیدینی داهێناوە ئەڵێ پێویستە بە حاڵەتی ئینکیوبەیشنا بڕوە. مریش کاتێک کڕەکەوێ پێویستە ئێمە هەموو معلوماتەکانی بخەینە ژێر و ئەم مریشکە کڕ بکەوێ، پاش تێپەڕبوونی کات هێلکەکان هەڵێن. ئەو کەسەی هەر پەلەپەلە معلوماتەکاتە ناو مێشکی و ناچێتەوە بەدەمیانەوە وە گرنگیان پێ نایە، ئەو کەسە وەکو ئەوە وایە مریشکێکی بەکڕی هەبێ، هەر ڕۆژێ بە هەوەسی خۆی هێلکە بخاتە ژێری و دەری بێنێتەوە، یا دوای 2 ڕۆژ بڕە هێلکەیە بشکێنە بڵێ نەبووە بە جووسکە، نابێ بە جووسکە، ئەبێ ئیلا ئەو ماوەیە تێپەڕێنێ. بۆیە ئەو مرۆڤەی کە خاوەنی مەعریفەیە، معلوماتەکانی زۆری بە لێشاو وەرگرتووە، مودەیەک لە تێڕامان و تەئەمولا ئەمێنێتەوە تا ئەمانە بمەیەن. ئەوسا بەم حاڵەتەی کە پۆڵشیلی پێڵە ئینکیوبێشن وتراوە تەخمیر، لەوە چێ بینی بێتان ئەچیتە ژێرخانێک، ماڵێک، دنیای بەرسیلەی خستۆتە ناو کوپەیەکەوە، ئەوێت سرکە دروستکە، ئەوێ شەراب دروستکە. باشە ئێمە ئەکرێ هەرچۆنێکمان کردو ئەو سرکەی ئەمڕۆ دروستیکەین؟ نابێت. ئەبێ بیخەیتە ناو شتێکی دیاریکرا و ماوەیەکی زۆر هەڵیگری. بۆیە وەرگرتنی مەعریفە تاکو ئەبێ بە شتێکی لا ئیرادی لە ئینسانەکە، ئەبێ معلوماتەکان بە لێشاو وەرگری. بۆ نمونە گوێنەی تێ کتێبێکی زۆر بخوێنیتەوە، مەحاضەرێکی زۆر گوێ بگری، ماوەیەکی زۆر تێپەڕێ، دوایی بە قۆناغی تەئەمولا بڕۆ. ڕێک وەکو ئەوە وایە هێلکەکان خستبێتە ژێر مریشکە بەکڕەکە، پاشان هەڵی ئەهێنێ. بۆیە ئەمە گەورەترین ڕازی ئەوانەیە کە ڕۆژێک لە ناکاوێکە فکرەی کتێبێکی گەورەی بۆ هاتوو شاکارێکی نووسیوە. ئەم کەسە خۆ پێشتر مێشکی نەخەوتە بوو، ئەم کەسە بە قۆناغێک کاتی ئەپەڕی کە مەعریفە ئەبوو بمەیەت تایە.